ڕووداوێک لە لای چاویلان ڕوو ئەدا چەند ئۆتۆمبیلێک ئەکێشن بەیەکدا لە ئەنجامیان ڕووداوەدا 7 بۆ 8 کەس بریندار ئەبن بەداخەوەیەکیشیان وەفاتی کردووە. باری تەندروستی یەکێک لە نەخۆشەکان ناجێگیرەوە ئێستا لە نەخۆشخانەی فراکەوتنە. سوپاس بۆ هەموو بریندارەکانی تر بەرکەوتنی ئاساییانەیە و ئێستا لەژێر چارەسەردانە نەخۆشخانەی فراکەوتنی سلێمانی. ئێمە ئاگادارکردنەوە لەلایەن کۆنتترۆلی خۆمانەوە کاتژمێر 11:50 دقەی شەو بوو کە ڕووداوێکی پێکدادان و وەرگەڕان هەیە لە نزیکی چاویلاند سەر و چاویلاند. چوینە سەر ڕووداوەکە دەست بەجێ مەفرەسەکانمانەوەنەوە کۆنتترۆل کرد و برینارەکان لە ڕێی ئیسعافەوە گوازرانەوە نەخۆشخانە کە دەبینم هۆکاری ڕووداوەکە تیژڕەوی بوو لە نێوان سێ سیارەکە توانیان وەستا بوو هیچ کێشەیەکی نەبوو بەڵام ئۆتۆمبیلێک لە جۆری BM کە ژمارەکەی ناتوانین باسیکەین بەهۆی ئەوەی کە زیانی زۆر بەرکەوت بوو هاوڵاتێکیان گیانی لە دەزا و ماباقی برینار بوون.